وەکومان دەزانین قەڵای شێوانە شوێنێکی شوێنایی و گەشتیاریە لە خەڵکی کەلار و میوانەکان هەمیشە سەردانیەکەن و ئەمە چەند ساڵێکە پلانمان هەیە بەڵام بەداخەوە جێبەجێ نەکراوە و ئەمساڵ لەگەڵ زانکۆی بریتانیا ئەوانش لایەن خۆیان و لەگەڵ ڕێکخراوێکی ترا بەڵێنێکیان داوە کە ئەمساڵ بێن دەوروبەری قەڵای شێوانە سەوز بکەین و پلانێکمان هەیە کە بتوانین گوندێکی کۆن چۆن بڵێن ژیان چۆن بۆ پێشتر لەم ناوچەیەدا ئێمە دووبارە دروستیکەین و لە نزیک قەڵای شێوانە کە بتوانین دیمەنێکی جوان یاخ مێژووی ئەم ناوچە دووبارە بۆ نەوەکانمان ئاشنا بکەینەوە ژیان و گوزەرانی خەڵکی چۆن بۆ پێشتر بەبوو شێوەی خانی کەلەپوری و شوێنی ژیان بە شێوەیەکی ئاسایی جاران و هەروە لەگەڵ سەرۆکایەتی شاروانی کەلارە قسەمان کردووە ئەوانش بەڵێنیان داوە بەم نزیکانە بێن ئەم ڕێگای سەرەکی قەڵای شێوانە تاکو بە بەردەمی قەڵای شێوانە بە شێوەیەک کە شیاو بێ بە قەڵای شێوانە لە ڕووی شوێنەوارەکەی و کەلەپوریەکەیەوە نۆژەنی کەنەوە هاوکارمان بن و چاوەڕێ ئەوان دەکەین ئینشاءڵڵا و وەکۆی بینین دەوروبەری قەڵای شێوانە ئێستا لە دووری قەڵای شێوانەوە کە پێی یاسای شوێنەوار ڕێڕەمان پێیان داوە ئەو پرۆژانە ئەنجام بدرێت ئەتوانین بڵێن قەڵای شێوانە و شاری کەلاریش گۆڕانکارێکی جوانی تایوێت قەڵا ئەوێتە شوێنێکی گەشتیاری زیاتر کە بتوانین سوودی لێ بینین بۆ میوانەکانمان و خەڵکی شارەکەمان.